بنەمای شەشەم پێچەوانە بە لەگەڵ نەخۆشی بارانوویە. چەند زیاتر پێچەوانەی نەخۆشیەکانی بارانوویە بم من لەو خاڵەوە کار دەکەم کە هەرچی لە دەوروبەرمە بەشێکە لە تەڵەیەک کە لە بەرژەوەندی و بەختەوەرچاکردنی ژیانی منە. ستان دال. جاک کانفیلد دەڵێت یەکێک وەسفی مامۆستا و ڕابەری یەکەمی منی دەکرد دابلی و کلیمنت ستون کە پێچەوانە بووە لەگەڵ نەخۆشی بارانوویە لە جیاتی ئەوەی وابیر بکاتەوە کە جیهان پلان دادەنێت لە پێناو ئازاردانیدا، ستون ئەوەی هەڵبژارد کە جیهان و دەوروبەری پلانیان داناوە لە بەرژەوەندی ئەودا، و لە جیاتی ئەوەی کە لە هەموو ڕووداوێکدا قورس و بێزارکەر ببینێت چونکە سلبی و خراپە، وای دەبینی کە سوودی لێ دەبینێت، وای دەبینی کە ژیانی خۆش دەکات، خێری تێدایە وە پشگیریەتی. چەند بیرکردنەوەیەکی جوانە. بیر بکەرەوە چەندە بۆ تۆ ئاسانە سەرکەوتن لە ژیانتدا. بەدەستی دەهێنیت ئەگەر وای دابنەی بەردەوام هەموو جیهان پشتیوانیت لێ دەکات و هەلت بۆ دەڕەخسێنێ. ئەمە ئەوەیە کە کەسە سەرکەوتووەکان ئەنجامی دەدەن. لە ڕاستیدا لێکۆڵینەوەی زۆر هەیە ئاماژە دەکات بە پزیشکی دەرچوو لە بیر و ڕائیجابیانەی کە لە کەسە سەرکەوتووەکانەوە سەرچاوەی دەگرت، ئەزمون و پسپۆڕی بۆ بەکێش دەکردن کە لەو باوەڕەدا بوون پێی دەگەن و هەرگیز پڕبەربەست و سلبیات نەیان دەبینی. بۆ نمونە نەفرەتکردن، هەموو خەڵکی ڕقی لێمە، بەڵکو وای دەبینن کە هەلێکە بۆ گەشت و گۆڕانکاری و سەرکەوتن. ئەگەر ئۆتۆمبیلەکەت لە کەناری ڕێگادا پەکی کەوت، لە جیاتی ئەوەی بیر لەوە بکەیتەوە کە چەتە و ڕێگرێک ئۆتۆمبیلەکەی لە تەنیشت تۆدا دەوەستێنێت و کاری خراپ بەرامبەرت دەکات، وا بیر بکەرەوە کە کەسێک دەوەستێت یارمەتیت دەدات. ئەگەر لە کارێکی بازرگانیدا زیانت کرد، بزانە کە خێرێکی زیاتر چاوەڕێت دەکات. لە قورئانی پیرۆزدا هاتووە کە دەفەرموێت فَإِنَّ مَعَ الْعُسْرِ يُسْرًا، و ئەگەر لە کارێکدا دەرکرایت بزانە کە کارێکی باشترت دەست دەکەوێت. پێغەمبەری ئیسلام سەلامی خوای لێبێت دەفەرموێت گەشبین بن بۆ خێر و چاکە دەستان دەکەوێت. ئەگەر دووچاری نەخۆشیەک هاتی هەرچەندە سەخت بێت، بزانە کە تەندروستیت دەست دەکەوێت، چونکە لە فەرموودەی سەروەرماندا سڵاوی خوای لێبێت دەفەرموێت جگە لەوە دەگونجێت لە میانەی سەردان و گەڕان بە دوای چارەسەردا چەندین سوود ببینی و ڕێکخستنەوەی ژیانت بێت. ئایا ڕووداوێکی خراپ لە ژیان تا ڕووی نەداوە بەلاتەوە زۆر خراپ بووە بەڵام دوجار بە خێری تۆ تەواو بووە؟ خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرموێت لەوانەیە ئێوە ڕقتان لە شتێک بێتەوە بەڵام ئەو خێری تیا بێت بۆتان. ناپلیۆن هیل دەڵێت هەموو ڕووداوێکی خراپ لە ناواخنیدا تۆوێکی خێر و بەسوودی هاوشێوەی خۆی یان گەورەتری لە خۆ گرتووە. چۆن ئەو ئەزمونە بۆ بەرژەوەندی خۆم یەکلا بکەمەوە. کاتێک ژیان بە لیمۆیەکەوە بەرەو ڕوود دێت، تۆش لیمۆکە بگوشە و ئاوی لیمۆی لێ دروست بکە. کاپتن جیری کوفی فڕۆکەوان بووە لە جەنگی ڤێتنامدا. فڕۆکەکەی کەوتۆتە خوارەوە، کەوتۆتە بەردەستی ڤێتنامیەکان و بەدیل گیراوە. 7 ساڵی لە بەندیخانەدا وەکو دیلی جەنگ بەسەر بردووە لە خراپترین بارودۆخدا کە کەم مرۆڤ هەیە بەرگەی بگرێت. لێدانی زۆر، خواردنی خراپ و بەسەرچوو، چەند ساڵێکی بەم شێوەیە لە بەندی ئینفرادیدا بەسەر بردووە. ئەگەر پرسیارت لێ بکردایە کە هەست بە چی دەکات لە یادەوەری ئەو ساڵانەدا و چۆن سەیری ئەو ئەزمونە دەکات، پێت دەڵێت کە گرنگترین خاڵی وەرچەرخان بووە لە ژیانیدا.
کە یەکەم هەنگاوی نایە ناوبەندی خانەکەوە هەستی کرد تەمەنێک بەسەر دەبات تیایدا. پرسیاری لە خۆی کرد چۆن ئەم ئەزموونە لە بەرژەوەندی خۆم بەکاربێنم. بڕیاری دا کە وەکو هەلێک سەیری بکات نەک وەکو دژواری و بەدبەختی، هەلی خۆناسین و نزیکبوونەوەی زیاتری لە خوا. کاپتن کوفی ڕۆژانە چەند کاژێرێکی تەرخان کردبوو بۆ پێداچوونەوەی ئەو قسە و باس و هەڵوێستانەی کە پێشتر چۆتە نێوان خۆی و کەسانی تر لە ژیانیدا بە شێوەیەکی زۆر لەسەر خۆ. نمونەکانی دەهێنایەوە بەرچاوی خۆی کە سەرکەوتنی باشی بەدەستێنا بوو و نمونەی تری بە پێچەوانەوە بە تێپەڕبوونی کات هەستا بە لێکۆڵینەوە و شیکردنەوەی خودی خۆی لە ڕووی سایکۆلۆژی و دەرونیەوە. هێواش و لەسەر خۆ دەرئەنجام گەیشتە ئەوەی کە زۆر باش ناخی خۆی ناسی، گەیشتە ئەوەی کە خۆی قبول بێت بەو شێوەی کە هەیە لە هەموو بوارێکەوە و هەستێکی قوڵی بە سۆز و بەزەیی تیایدا گەشەی کرد بەرامبەر خۆی و بەرامبەر هەموو مرۆڤایەتی بەگشتی. سروشتی ڕاستەقینەی خۆی بە تەواوی تێگەیشت. دەرئەنجامی ئەوە بووە پیاوێک کە ناوازەترین کەسایەتی هەبوو کە لە ژیانمدا دیدارم لەگەڵدا ساز کردبێت، کە زۆر دانا و خاکی و هێمن و ئارام بوو لەگەڵ خۆیدا. ئەو لێوان لێو بوو لە خۆشەویستی و گیان و زیندوی پڕ بە مانای وشە. لەگەڵ ئەوەشدا هەرگیز هیواخواز نەبوو کە جارێکی تر دووچاری بارێکی تری لەو جۆرە بێت، بەڵام ئەو دیلیەی بە هیچ نرخێکیش نەدەفرۆشت، چونکە ئەو دیلیە بوو کە ئەو پیاوەی لێ دروست بوو. پیاوێک لە ڕۆحدا بەهێز و لە ماڵ و خێزاندا ئاسوودە و نووسەرێکی سەرکەوتوو، یەکێک لە بەتواناترین کەسایەتیەکانی جیهان کە لە بینینی چێژ وەردەگری و هیواخوازی بۆ جارێک گوێبیستی وتەکانی بیت. بێگومان خوای گەورە شتێکی باشتری بۆ هەڵبژاردووم. لە ساڵی 1970 لەگەڵ 412 کەسی تردا داوایەکمان پێشکەش بە حکوومەت کرد بۆ بەشداربوون لە هێزی کاری ویلایەتی کالیفۆرنیا کە لە 30 کەس پێک دەهات. ئەرکیان ئەوە بوو کە پشتگیری نرخاندنی خود و بەرپرسیارەتی کەسی و کۆمەڵایەتی بکەن. بۆ خۆشبەختی من یەکێک بووم لەوانەی کە هەڵبژێردران، بەڵام هاوڕێی خۆشەویستم بیجی باسیت کە لە مێژ بوو هاوڕێم بوو دیاری نەکران کە وتاربێژێکی زۆر بەناوبانگ بوو کە زیاتر لە 2000 کەس لە بەردەمی دادا دەنیشتن و گوێبیستی وتەکانی ئەو بوون. من زۆر سەرسام بووم چونکە وام دانابوو کە ئەندامێکی نمونەی ئەو تیمە دەبێت. کاتێک پرسیارم لێ کرد سەبارەت بە هەستی ئەو خانمە بەرامبەر هەڵنەبژاردنی، وەڵامێکی دامەوە کە لەو کاتەوە لە دەروونمدا چەسپاوە. بۆ چەندین جار ئەم دەستەواژەیەم لە ژیانمدا بەکارهێناوە. زەردەخەنەیەک هاتە سەر لێوەکانی وتی: ئەی جاک، من لە بەرامبەر ئەو کارەدا هەستێکی زۆر باشم هەیە. ئەوە هیچ شتێک ناگەیەنێت لای من جگە لەوەی کە خوای گەورە شتێکی باشتری بۆ من داناوە. ئەو لە ناخ و قوڵایی دڵیەوە دەیزانی کە خوای گەورە بەرەو ئەزمون و پسپۆڕی باشتر ئاراستەی دەکات. قەناعەتی تەواوی هەبوو کە هەموو شتێک بەویستی خوا و تەرتیب و ڕیزبەندی خوای گەورە دیاری کراوە. هەر بۆیەش ئەمە بووە ئیلهام بەخش بۆ هەموو کەسانی دیکە. ئەمەش یەکێکە لە بنەما سەرەکیە جەوهەریەکان کە سەرکەوتنی بەردەوامی لێ بەدەست دەهێنا.